ئەو بیرەی باشە مامۆستا بیرەکە نانە ئاولۆ دەینی ئاولۆ دەینی ئاوی دەینی کارەبای دەینی سەرفایمڕامی دەینی لە کوێ ئەڵێ دەیوێت شوێنە بۆ بەخانەیەکی وها ئەسەتو لە ناوی بەقاسەیەوە ئێرە تێ باشە ئەگەر هەندێک چوو ئەولاتر زەحمەتە بێت و چێن دەرێتوو باو باتی وەڵڵاهی ئەگەر لێرە ڕێک کەمی لێرەنا لێرە لەو منطقانە ئەبیتەکەی ئەو ئاوەکە لە تو دیار نا بابا پەیوەندی نا بابا من پەیوەندی ئەوەی نیمە گەری عەجبەت و ئاو و ئەوە هادی ئەگەر هەندێک مامۆستا یان هین وەکو ئێستا ئاو لە داخلی بیتۆ ئەوە بیر هەیە بیر ئەوە بیرە ئەوە سەحبی ئێرانە کاتسیەهان وەتی لەبەری وەتی لە من ئەو قەراقی سەرەوە ئەلبی وەتم ناما باو باقی دێمە کارە حەمل بەڵێ ئالێرانە شوێنە بێ پووخێکی بۆ بکەین کە ڕەنگی عەیبی شتێکی کە بمێنێتەوە ئەگەر ببیت هەواوانش هەوا ئەمە ئەوە پێشەم وتون ئێتر ئەوە تا یەک ساڵ ئێمە مەعاشی شتوە بڕینە وەکو باوکی خۆمان وەکو کەسی خۆمان وەکو کۆردێکی بە شەرەف خزمەتی دەکەین هەتا هەمان والله باو باقی ئەگەر لەو ئاخیرەی ئەگەر لەو دکتۆر ئەگەر لەو ئاخیرە بژیمەوە لە یانیشە هەیە زۆر زەحمەتم جێشە باو باقی زۆر حیاتێکی زۆر ناخۆشم کێشا وەکو ئەوەی وەکو بارزانی نەمەرەوە خۆی تەشکەوتانە و خۆی ئەو کردو ئەوەی وەختی دەفع بووە وە خدای بۆ سینیار خاتر کۆر بۆتی دەست بەگریان کرد لە تاوی خۆ لە تاوی شعبی خۆ ئەرێ بەخوای باو باکیمای ئێمە ئیشەڵا شتێکی بۆ ئەکەین بە دڵی جەنابەت بێ لەسەریشی ئەنووسین نەماخانی هەتا عەشقی چیرۆکی ئێمە داڕێژێ دەنا لە کوردستان دەژیان زین و مەمێکی تر باشە قوربان ئیجا ئیشەڵا لە خزمەت تابین چی کە پێویستە بۆ بکەین ئێمە وەکو کوردێک